بەناوی خوای گەورە سەڵاتان لێبێت بەڕێزانم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی غەزە و برسێتی و کۆکردنەوەی هاوکاریش دەکەین بۆ دانیشتوانی غەزە ئێستا لە هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی ڕاگەیاندووە کە هاوکاری دارایی کۆ دەکاتەوە قسە لەسەرەوە دەکەین خەڵک چۆن دەتوانێت بیگەێنێت و ئەوان چۆن دەیگەن نەکەرتی غەزە لە کاتێکا سنوورەکان داخراون و باز لە دۆخی دانیشتوانی غەزەش دەکەین بە پێیامارەکان تەنها 1000 کەس لە سەرەی وەرگرتنی ئاردا شەهید کراون لەلایەن خەوارەی زایۆنی هەروە بۆی برسێتیەوە لە کەرتی غەزە تاکو ئێستا زیاتر لە 100 کەس گیانێ لەدەستدا و شەهید بوون و کە نزیکەی زیاتر لە 80یان منداڵ بوون و دەکرێت ئەرکی مسلمانان چییە و کێناوانەی کە بەشدارن لە برسیکردنی دانیشتوانی غەزان پرسان لەگەڵەیەک لە بەڕێزان دکتۆر محەممەد لەتیف بەرپرسی پەیوەندیەکانی دەستگای خێرخوازی بەخشین و مامۆستا سامان ڕەباتی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و لە هەڵەبجەشەوە دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین سەرەتا چینە لای دکتۆر محەممەد کاک دکتۆر بەخێر بێ سوپاسیان بەدەبوونت دەکەین ئەگەر پێمان بڵیت ئەو کەمپینی کە ڕاتەنگەیاند وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئامانجەکەی چیوە پێشتریش ێوار بەردەوام بوون بەڵام ئەم جارە جیاوازی چیە لە جارەکانی ڕابردوو بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێز و سڵاو لە بینەرانی بەڕێز حەکیم دیارە لە 7 ئۆکتۆبەرەوە کە ئەو کارە ساتە ڕوویدا من لە 14 ئۆکتۆبەر هەڵمەتمان ڕاگەیانەوە لە 27 ئۆکتۆبەری هەمان ساڵ یەکەم کاروانی هاوکارەکانمان گەیاندە غەزە لەو کاتەوە ئێمە کاروانی هاوکارەکانمان بەردەوامە بەڵام لە ئێستادا بەهۆی بەردەوامی شەڕ و بەهۆی بەردەوامی ئابڵوقەوە برسێتی تینی هێناوە بۆ خەڵکی سڤیلی کەرتی غەزە بە تایبەتی مناڵان بۆیە ئێستا هەڵمەتەکەمان چڕ کردوتەوە لە پێناو ڕزگارکردنی زۆرترین ژیان لە کەرتی غەزە و خەڵکی سڤیل لە کەرتی غەزە تا لە مردن ڕزگار بکرێت چونکە بەڕاستی لە ئێستاە مەواد هەیە خواردەمەنی هەیە لەوێ بەڵام سیارەکانی نرخەکانی ئەوەندە گرانە کە ئەگەر مەجال هەبێت هەندێک ڕوونکردنەوە بین یعنی ناتوانن بیکڕن بە تایبەتی ئەو ماوەی 2 ساڵیشە کار و کەسابەتێک نییە لەوێ موچەیەک نییە بەهۆی بێپارەییەوە ناتوانن خواردەمەنی بکڕن و تووشی ئەو دۆخە بوون ئەگەر خێرخوازان بێن بەدەمەوە بە دڵنیایەوە مە خواردنەکە بکڕین خواردن هەیە لەوێ واتوانین دابەشیکەین و خەڵکەکە ڕزگار بێت لەو برسێتی باشە کاکتۆر ئێوە بەس هاوکاری دارایی وەردەگرن و خەڵک دەڵێ ئەی چۆن دەیگەێنن خەڵکێکی گومان لەسەرەوە دروستەکە دڵێن هەموو سنوورەکان داخراون ئەی ئێوە چۆنەوەکە هاوکاریە دەگەێنن ئایا تیمی تایبەتتان هەیە لەوێ وایەوەی کە هاوکاریتان دەکات دووبارە بە ڤیددیۆ بەوێنە بۆ کەسێکی خێرەکە دەکا بۆی دێنەوە بەڵێ دیارە گومان لێرە و لەوێ دروستەکرێەوە بە بەڵچوونی ئێمە ئەو کەسانەی کە گومان دروستەکەن 3 گروپن گروپێکیان خێرخوازانن کە بە دڵنیاییەوە زەکاتیان هەیە و معنی بەوەی کە زەکاتەکە بک بە کەسی شیاو گروپێکیشیان هەر ڕقیانە بێتەوە لە کاری خێرخوازی و هاوکاری خەڵکانی تر گروپێکیشانەکەونە ژێر کاریگەری گروپی دووەمەوە کە قسەکانی ئەوان ئەڵێنەوە بوون بە بڵندگۆی ئەوان ئێمە بە دڵنیاییەوە دڵنیایە دەین بە خێرخوازانی بەڕێز ئێمە بە ئەمانەتەوە هاوکاریەکانیان ئەگەێنینە ئەوێ شێوازی گەیاندنی هاوکاریەکان دیارە ئەمڕۆ تەکنەلۆژیا پێش کەوتووە و دراوی ئەلکترۆنی زۆر بووە یەک لەو ئەپانەی کە ئەتوانی پارەی لێوە حواڵە بکەی USDT کە ئێمە لە ڕێگەی ئەوە هاوکاری ئەنێرین و یەکێکە لەوانە ئێمە هاوکاریەکە حواڵەکەین بۆ وڵاتی دووەم لە وڵاتی دووەمەوە ئەوانیش حواڵەیەکەن بۆ کەرتی غەزە و بە دڵنیاییەوە هاوکاریەکان نەگاتە ناو کەرتی غەزە ئەو بابەتانە نەکەون بڵێن ئێستا لەوێ ڕاستە سنوورەکان داخراوە بەس لە ناو غەزە بڵێن خواردن و پێداویستی و ئاردووانە هەیە بەڵام نرخەکەی گران لەوێ دەست دەکەوێت بەس لە سنووری میسرەوە خۆراک زۆرە بەڵام ناگات وایە لە سنووری میسرەوە ناگا بەس لە سنووری فەلەستینەوە لە سنووری جوولەکەەوە بازرگان هەیە کە بە قاچاقچێتی لە هەموو دنیای هەیە بە قاچاق خواردەمانی داخڵەکە بەس کاک حەکیمۆک عەرزم کردن شتەکان گران بوون چۆنن ئەگەر پێمان بڵێ 1 کیلۆ برنج بە $1.5 بۆ ئێستا بە $40 1 کیلۆ نیسک بە $1 بۆ ئێستا بە $20
لە مانگی ڕەمەزانە ئێمە ئاردمان نەکڕی لە دەوروبەری $70 بۆ $80 ئێستا بە $700 یعنی نرخەکان بە شێوەیەکی خەیاڵی گران بوون خەڵکەکەش پارەیان پێنیان بە بکڕن لێوێ تا ئێستا نووسینگەی حواڵە هەیە کە ئێمە پارەهێنێنین لێوێ ئەچن لە نووسینگەی حواڵە پارەکە وەرەگرنەوە توانین ئێمە چەندین کەسایەتی و ڕێکخراو هەیە لەوێ هاوکارمانن خەڵکی غەزەن و بەردەوامیش ڤیدۆکانمان بۆ نێرنەوە چەند جار خەڵکێک هاتووە چالێنجی ئەمەی کردووە کە ئەم هاوکاریانە ناگا وتومانەوەرە خۆت کۆدێکمان پێ بڵێ لەسەر لافیتەکەی نووسین لە ناو کەرتی غەزەوە بە هەمان لافیتە و کۆدەوە بۆتەێنینەوە سوپاس بخوا هاوکارەکانمان گەیوە و خێرخوازەکەش قەنەعاتی کردووە هاتووە دووبارە و سێبارەش لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکارەکانی ناب باشە کاکتۆر ئێستەوە لە نووسینگەکانی خۆتان لە بەخشین لە هەموو شار و سارۆچکەکان پارە وەردەگرن و لە ڕێگەی FIB لە ڕێگەی فاسپەی خەڵک دەتوانێت بڵێن هاوکار بێت هەر بڕەکە ڕەنگە خەڵکێک لەو بارودۆخی دارایی کوردستان کەمە ڕەنگە خەڵکێکە بێ بە بڕێکی کەم ئەوی شوێنی خۆی دەگرێت خەڵکێکە بڕێکی کەم هاوکاری دەکەوە خەڵکێکە ئەمڕۆ ئێوە وەستێکتان بڵاو کرد بۆ $10,000 بەخشی بوو بە دەستگای خێرخوازی بەخشین بۆ غەزە بەدڵنیایەوە کاخەکیم ئێمە لە 250 دیناریەکەوە ئەیگەێنین هەتا ئەگاتە $10,000 و $20,000 و هەرچی چەندێک خێرخوازان بینێرن و بەڕاستی خێر لە ئەوەی کە زانایان فێری ئێمەیان کردووە خێر مەرج نییە لە زۆری بڕەکەیا بێ بەڵکو لەو نیەتەوەیە و لە بڕی ئەو کەسەوەیە کە چەندێک توانە و داهاتی هەیە ڕەنگە 250 دیناریە خێری لە $10,000 لە $20,000 زیاتر بێت چونکە ئەم کەسە هەر ئەوەندە لە توانە هەیە هەر بڕێک بێ لە نووسینگەکانی ئێمە بە وەسڵ بێ یا ئێمە لە چەندین شوێنە سندوقمان هەیە توانن پارەکە بخەنەوە سندوقە و بەدڵنیایەوە ئەگەێنین بە لێقەماوانی کەرتی غەزە باش کاکتۆرەوە ئەو هاوکاریە بەناوی دەستگای خێرخوازی بەخشین لە کوردستان بە ئاڵای کوردستان دابەشی دەکەن وایە ستافشتان هەیە لەوێ و ڕۆژان ئەمڕۆ ڤیددیوەکەم بینی ڤیددیوی ئەمڕۆتان کە نیسکتان دابش کردوەر ئەمڕۆ ڤیددیۆکەشتان بەرزگەشتەوە ئاوا بە دیکۆمنت دەکرێت بەدڵنیایە کاخەکیم ئێمە ڕۆژانە 2 بۆ 3 پرۆژەمان هەیە چونکە وەک عەرزم کردن ئێمە چەندین ڕێکخراو هەیە کە هاوکارمانن لە ناوکەرتی غەزە لە ئێستا تەرکیزی ئێمە لەسەر خواردن و خواردنەوەیە خواردنەکەش بە ئامادەکراویە تەبەن نیسک هەیە ماکەرۆنی هەیە برنج هەیە و ئاویش دابەشەکەین ئارد و نانیش دابەشەکەین تەرکیزەکە لەسەرەوە چونکە ئەمانە خواردنی سەرەکین بۆ ژیانی ئینسانەکان بەدڵنیایەوە ئێمە ڕۆژانە پرۆژەمانەیە سبەینێ خواردنی ئامادەکرا و برنجمان هەیە دابەشیەکەین ئەمڕۆ نیسکمان هەبوو دوێنێ نیسکمان هەبوو ڕۆژی شەممە ئاردمان هەیە کە دابەشیەکەین بەردەوامین لە دابشکردنی هاوکاریە جۆرا و جۆرەکان وەکو پەیامی کۆتاییشتان و بەدەم هاتنی خەڵک چۆنە و ڕوتان چیە لە پەیامتان چیە بۆ خێرخوازان ئەگەر شتێکت مابێ سوپاس دەکەین وەڵا دیارە ئەم بارودۆخە ناموارەی بەسەر کەرتی غەزادێ پێشتر بە سەرکەری کووردا هاتووە لە چەندین وێزگەدا ساڵانی نەوەتەکانمان بیرە کە خەڵکی نانی نەبوو بیخوا خواردنی دەستنەکە و برنج دەستنەکە و گەنمەشامیان ئاهاڕی بۆیە ئەخوازین لە خێرخوازان کە میلەتی کورد هاوسۆسترە لە چاو هەموو میلەتەکانی ترە ئەخوازین خێرخوازان ئەو بارودۆخی خۆمان بێننەوە بەرچاو کە لە ئێستاە برایەکیان یا خوشکێکیان لە غەزە پێویستی بۆ هاوکاریە هەیە ڕەنگە ئەم هاوکاری ئەو کەسێک لە مردن ڕزگار بکە معلومیشە کە خوای گەورە فەرمێ ومن ئەحیاها فکەئەنما ئەحیا الناس جەمیعا بەدڵنیایەوە گەر کەسێک لە مردن ڕزگار بکەی وەکو وایە هەموو سەرزەویت ڕزگار کردە بێ بۆیە خەڵکی دڵاوە و دەساوای کوردستان هاتوون بەدەم کەمپینەکەەوە ئەخوازین زیاتریش بێن بەدەم باشە کاکتۆر ئێوە بەردەوام دەبن خەڵک بەردەوام دەتوانێت بڵێن هاوکاری مادیتان بۆ بنێرەوەە لە نووسینگەکان ئەگەر شەڕیش بووەستێ و ئابلوقەش دەمێنێت لە ئاودانکردنەوەی غەزە شەهر بەردەوامە بین بەدڵنیاییەوە پرۆژەکەمان بەردەوامە و هەر بەردەوامی شەوێ بۆ ناوخۆ شەر بەردەوامن وایە بۆ ناوخۆی کوردستان ئەوانەی کە پێداویستیایەوە ئێمە ڕۆژی شەممە لە ناوخۆی کوردستانە لە شاری چەمچەماڵ سەبەتی خۆراکیمان هەیە دابەشیەکەین هەفتەی پێشوو لە کەلار بووین پێشتر لە چەمچەماڵ بووین پرۆژەکانی ناوخۆشمان هەر بەردەوامە بەدڵنیاییەوە سوپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەد لەتیف بەرپرسی پەیوەندیەکانی دەستگای خێرخوازی بەخشین سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس زۆر سوپاس مامۆستا سامان جەنابیش بەخێر بێی دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەر ئەو برسێتی کە ئێستا لە غەزە هەیە وێرانکاریێکی زۆر هەبوو 59,000 کەس
شەهید کراون 143,000 بریندار کراون 1000 کەس لەسەری ئارد شەهید کراوە ینی ئەم برسێتیە بۆچی ئەو کارەکەی چێ لەم کاتەدا چی لە پشتەوەیە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ میواندارێکە و بە خێراتنی جەنابی دکتۆر عەبدوڕەحمان شەکەن میوانە بە ڕێزەکەت و سپاس ڕێزمان هەیە بۆ بینەرانیش. ئەم بابەتی برسیکردنە ئەڵقەیەکە لە هەموو ئەڵقەکان کە چۆن چۆکدا بدەن بە خەڵکی غەزە. ئەگەر مانایەکی هەیە بە مانای ئەوەیە خەڵکی غەزە و مقاومەکەی توانیوانە بەرەنگاری گەورەترین هێزی دنیا ببنەوە. کاڵێم هێزی دنیا مەبەستن تەنها ئیسرائیل نییە، یعنی هاوکارەکانی ئەمریکا و بێدەنگی وڵاتانی تر ئەو معنای ئەبەخشێ کە ئێستا هێزێکی گەورەی دنیای بەرەنگاری ئەو خاکە بچووکەوە ئەو خەڵکەکەمە بۆ تۆ لەو شوێنە کە ئامانجلی چۆڵکردنی غەزەیە و تەسلیمبوونی خەڵکەکەیەتی بە ئیرادەی ئیسرائیل. ئەمانی شەڕی وجود دەکەن، شەڕی مانەوە ئەکەن و ئەم ئەڵقەیەش کە گەیشتە برسیکردن مانای ئەوەیە کە ئیسرائیل هەموو شتێک ئەکا لە پێناوی ئەوەی ئەو دۆڕانی خۆی داپۆشێ. ئەو قەناعەتی وایە ئەگەر لە کۆتاییە بە بەرسیکردن و بە جینۆسایدی خەڵکی غەزەش بێ ئەگەر بتوانێت سەرکەوێ ئیتر ناوی ئەنێ سەرکەوتن و ئەو قەناعەتی وا دوای مێژووەک خەڵکی ئەوە لە بیرەکەن. بەڵێ ئەنی ئەوستانە غەزەیەکان ڕابگوازن جا پێشتر بە شەهیدکردن نەیانتوانی بە ئاوارە بوون ئێستا دووبارە دەستیانداوەتە چێکی برسێتی بۆی هەر ئەوێ بەجێ بێڵن و چۆڵ بکرێ. خۆی هەر دروستبوونی ئەو دەوڵەتە لە 1948 تەبەن پێش ئەوەش لە وعدی بەلفۆر و ئینتیدابی بەریتانی لەو خاکە هەر مەبەست ئەوە بووە کە خۆ وعدە چییە؟ وعدە دەوڵەت دروستکردن، ینی کاتە لە 1970 دوای ئەوەنە ساڵ 30 ساڵ تقریبا 30 ساڵ دەوڵەتەکان بۆ دروستەکەن. ئامانج لەوەش دەوڵەتێکی ئیسرائیلی گەورە نەک لەو جوغرافیا بچووکەوان بڕوایان وایە. لەبەرەوە ئیسرائیل ئەگەر وا سەیری نەکەین ئێمەڵایی ئێستا هێزێک هەیە مقاومەیەکێ بەرامبەری ئیسرائیل و ئیسرائیل شێرێکە خەبەر کراوەوە نییە. ئیسرائیل لە 1948ەوە یاسانیە و دەوڵەتەکان پێشێلەکە زەویزاری خەڵک داگیرەکات، خەڵک ڕائەگوازێ لە شوێنی خۆی. لەبەرەوە قەناعەتمان وا بێ کە ئیسرائیل پلانێکی درێژخایەنی هەبوو، بەڵام وەکو تاکتیک هەندێ مامەڵی کردووە. ینی هاتۆ مفۆزاتێکی کردووە لە ئۆسلۆ لە وڵاتێکی تر لە هەر شوێنە بێ ئەم جۆرە مفۆزاتانی کردو هەمووی بۆ ئیسفادەکردن بووە لە کات. ئەینا خۆ ئێستا ئێوە بڵێنەوە غەزە مقاومە ئەکات، ئەیخۆ لە کەرتی ڕۆژ ئاوا مقاومە نییە. ئەی حاڵی فەلەستینەکان بۆ خەڵک ناپرسی لێوە چۆن، ئەی سجنەکان بۆ پڕن لە فەلەستینی. لەبەرەوە ئەوە پەلامەرەکانی بۆ سووریە سەر ئێران، یعنی هیچ شوێنێک نەماوە ئەو وڵاتە ئەوێ بە هەموو دنیا بۆ لوبنان بۆ یەمەن ئەوێ بە هەموو دنیا بڵێ جاخۆ ئەوەشی کە ئەو شەڕی لەگەڵ ناکە تەسلیمی یعنی چۆکی پێدادا بۆ شەڕ لەگەڵ ئیمارات ناکە، بەس ئیماراتی لە بازنەی ئومەتی ئیسلامی بردۆتە دەرەوە، شەڕ لەگەڵ سعودیە ناکە بەڵام تەنەزولی پێکا چۆکی پێدادا. یان والحاصل تۆ لە بینی دوو اختیارێ، یا ئەبێ بمری یا ئەبێ تەسلیمم بی. خەڵکی غەزاڵە من ئەمرم تەسلیم نابە. ئەوەیە نقطە. دێمەوە خزمەتە دەچینە خزمەت دکتۆر عەبدوڕەحمان. کاوتۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. بەر لەوەی بچینە سەر ئەرکی موسڵمانان و کۆکردنەوەی هاوکاری دارایی. ئەگەر بەڕێز بەردەوام براچوون دەکەی بۆ دۆخی غەزە، وێنێکی دۆخی غەزەمان پێ بڵێ ئێستا دوای نزیکەی 2 ساڵ لەو دڕندایەتی قەوارەی زایۆنی و هێرشەکانی دۆخەکە چۆنە و ئێستا کە برسێتی تەنگی بە دانیشتوانی غەزە هەڵچنیوە؟ وەلو دەنگەکە تۆزێک کەزە زۆر گوێم لە دەنگتان نییە، بەڵام بەرحاڵ شتێک حاڵی بووم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله جا قربان ئەو پرسیاری جەناب پێدەشێ بۆ من و غەیری منیشی کێک بێت لە پرسیارە هەرا قورسەکان لەوەی کە ئێستا چۆن ئێمە بتوانین وێنەیەکی غەزە بگرین ئەنجاکو ئەو وێنەیەش پیشانی غەیری خۆمان بدەینەوە کە وەزعەکە چۆنینەیە. لە ڕاستیە بارودۆخی غەزە بە هەموو پێوەرێکی دینی، بە هەموو پێوەرێکی ئەخلاقی، بە هەموو پێوەرێکی ئینسانی، بە پێوەرەکانی تر ئەوەی کە بڕای بە پێوەری تریش هەیە بە پێوەرە ئینسانیەکانی تر ئەبوایە بارودۆخی غەزە نەگەشتە بەم حاڵی کەسەتی کەوتووە. بەڵام بەداخەوە
بارودۆخی ئەم قۆناغی کەیمەی تێکەوتووە کە ئەتوانم بڵم مرۆڤایەتی لەم قۆناغا کە تێکەوتووە بڕیار بەدەستی مرۆڤە باشەکان نییە، بەرنامە بەدەستی مرۆڤە باشەکان نییە، ئابووری و ئینجاوکو میدیا و بەرژەوەندەکان بەدەستی مرۆڤە باشەکان نییە. لەبەرەوە بە تابەتی حاڵ ئەمەی لێ بێتەوە کە ئێستا لە غەزا بە چاوی سەر ئەبینرێ و ئینجاوکو ئەوەی کە دۆستی قەزیەکە ئەبینێ ئەوەیشی کە دۆست نییە بە قەزیەکە هەر ئەبینێ. بۆیە من دەڵام ئەگەر پێوەرە ئیسلامیەکان و پێوەرە ئینسانیەکان هەردووشان لە یەک کاتا بەکار بێنرێ و کاری پێ بکرایە ئەوەی ئەم دۆخە دروست نەبووایە. چونکە ینی ڕاستەیە بەم بە تعبیرێکی کە عەزی بینەران لە برایان و خوشکانی بکەم، ینی جاری وایە ئینسان لەپۆڵەیە لە ئاست کارەساتێکی لەم شێوەشڵە ئینسان زمانی وەستێ ئەوێ بەشن تعبیرێکە بگەڕێ کە فعلن ئەو معنایە با بەدەستەوە کە ئێستا لە واقعە هەیە بە سوبحان الله ناتوانێ ئەو مافەی بداتێ. یعنی تۆ بۆ نمونە ئێستا تۆ تەماشاکە ینی ئەوەی کە ئێستا حالین بەسەر خەڵکی غەزا تۆ مەسڵمانان بەگشتی ئەوەی کە دڵسۆزێکی تیا هەیە، ئەوەی کە لێبڕانێکی تێدا هەیە، ئەوەی کە بۆتە مامەخەمە بۆ غەزە و بۆ قەزای مەسڵمانان بەگشتی بەس بەتایبەتی غەزەش هیچ بڕیارێکی سیاسی و بڕیارێکی ئابووری و بڕیارێکی ئەمنی و عەسکەری بەدەست نییە، یا ئەوەیە مامەخەمەیی بۆ جێماوە و لە ماڵەوە خۆی خواتەوە، یا ئەوەی کە پێیەکرێ ئەتوانە بڵم هەندێک کار هەندێک ئیش هەندێک چالاکی سنووردارە. ئەم چالاکی سنووردارە کارێکی نەکردو کە ئەو کارەساتە ڕابوەستێنێ. بۆیە بەڵام لەگەڵ ئەوەشە معنای ئەوەش نییە کە ئینسان خەڵکی مسلمان ئەوەی کە کەسی خەمخۆرە بۆ ئەم ڕووداوە بۆ ئەم کارەساتە قورسە با لە ماڵ و پاڵی لێ بداتەوە و دەنگی نەبێ و ڕەنگی نەبێ و هەوڵێکی نەبێ و هەڵوێستێکی نەبێ و خزمەتێک نەکا بەم قەزەیە. ئەوەی لەسەر ئێمەیە گشتمان ئەوەی لەسەرمانە چ لە بوارە مادیکا چ لە بوارە معنەوێکە ئەسڵ وایە ئێمە خاوەنی هەڵوێست بین. بەس لە ڕاستیە واقعەکە ئەگەر ئینسان خوا تەوفیقی ئینسان نەدا، خوا هێز و توانە نا بە ئینسان، هێز نا بە دڵی ئینسانی مسلمان زیاتر بەرەو بێئومێدیە ڕوا. بەڵام خوا کارێکی کردووە هێشتا بێئومێدی ڕووی لە ئومەتی مسلمان نەکردووە، بەتایبەتی ئەو کەمینەیە دووبارەیەکەم و ئەو کەمینەیە کە توان دەوریکی خێر ببینین تا ئێستا دەوری خێری ئەتوانم بڵم سیاسی و اقتصادی و هەندێک لە بواری کەش ئەو دەورەیان بینیوە. بەڵام تۆ سەرنج بدە من هەر نمونەیەکە بۆ دێنەوە، یعنی ئەم وڵاتانەیە کە بوونەتە کە پێیان وترێت دۆری تەوق کە دەوری فەڵەستینیان داوە لەو فترەی ڕابردووە مەسەلەن دۆری تەوق و غەیری دۆرە تەوقیش دوو کێشەی گەورە تیا ڕوویدا، دوو مۆزوعی گەورە، دوو حەدەسی گەورە تیا ڕوویدا. یەکێک لەوانە ترامپ هات هەرچی سەرۆت و سامان و دۆلار و ئیمکانیاتی مادی منطقی کەنداوە هەمووی لەگەڵ خۆیان باشی و بردی کە وەکو باسێکە زیاتر لە 5 تریلیۆن دۆلار و بەرەو ژوورە. اینجا کو شەڕێکی لەگەڵ ئێران لەبوو 12 ڕۆژی خایەن دوای شەڕەکە وەستا. لەم دوو مەوزوعە یعنی ئەبوایە لە بەرامبەر پێدانی سەرۆت و سامانی هەموو کەنداو بە ترامپ ئەگەر لانی کەم وەکو دافع ئینسانیەکە یا وەکو دافع دینیەکە کەم نەسەکەم دافع دینەکە زۆر ضعیفەیە هەر نییە ئەسڵەن، یا وەکو دافع قەومیەکە کە ناوەناوە ئیدعایەکەن ئەبوایە یەک خاڵیتیا بووایە کە هیچ نەبێ لانی کەم خواردن بڕات ناو غەزەوە بەس. يعني ئەو هەموو سەرۆت و سامانە خەیاڵیەی کە عەرب دای بە ترامپ و بە ئەمریکا ئەوەیە لە مقابلی مەجموعەی مەرجە یەکێک لەوانە کە خواردن بڕات ناو غەزەوە. وەستاندنی شەڕی ئێران و ئیسرائیلیش ئەوەیە لەکێ لە مەرجەکانەوەی تێ بووە کە لانی کەم خواردن بڕات ناو غەزەوە. بەس بەداخەوە ئەم دوو مەوزوعە بابەتێکی اقتصادی گەورە و زەبەلا، بابەتێکی ئەمنی و عەسکەریش کە ڕوویدا مەوزوعی غەزەی تیا غایب بوو. يعني لاني كم شكو ابويا الاسي دولتان شكو لراسي حلي شيء غزه يسال اسي دولتان اكري دواي لاسي احزابا دواي لاسي رخا وخير خوازي كان دواي لاسي كسايتي كان حتى الرومان يعني قد ولاتان ولاتي يعني دواد انسان زيادر بيدانا بدلصوص ضمن بقضيه خاوني هلويس نبن وقول مرداياتي انت انا بغيرتي انت انا بالدين انت انا بوجدان انت انا يعني راسي لا كدو امشي شيء توزك وقتي ابيو من قسل قرادي اخوانكم كخوالو برنامج لسروشون شوينيه بلام قسل وضعي خوانكم وكو انسان كان بويا من استكم لراسيا لهر روي كتب باشا سرد مونيكي مثلا ماشي خي ازار كاتوان دوري شي باش بين بس يعني دوينيا يا بيري تنها يك بيانيان بلاو كدو بيانك لدوي دو دقه بيان سرينوا بمجي بيانك دواي اوكا كوا لولاتان كبشن بدم خلقي غزه ولا برسيتي رزقاري كان حتى باسي تشكناكا وباسي جهادناكا وباسي هيزي رزقاري خوازيناكا وباسي باسي اوكا كوا خوارنين بوبر بويله بردن نجاتيان بي حتى اوشان اللي قبول نكردون اما امجر روداوانا من استكم شتي كل شيء يعني تقول لو كوا انا مسلمان بعام دسو من بسراوه ئەوەی کە نیازمان هەیە ناتوانین بیکەین ئیلا لە سنوورێکی دیاری کراوە نەبێ هەستەکەم خوا لەسەر و بڕیارێکی هەیە و بەرنامەیەکی هەیە شتێکی چاوەڕوان نەکراوە یعنی مفاجئەیەک گێتە پێشەوە شتێک گێتە پێشەوە
کەوا لە ڕاستیە کە لە تەوقعی ئێمە لە تێگەیشتنی ئێمان نییە جگەلەوەی کەوای ئومێدمان بەخوا و بەڕەحمی خوا هەیە خوا دەگای خێر بکاتەوە لە ئەوان بوو نمونەیەکی باش پێشی ئێمەیان دایەوە ئەبێ ئێمەش چاو لە ئەوان بکەین لانی کەم ئەوەی کە پێمان نەکرێت دوعای خێرە لانی کەم ئەوەی کە پێمان نەکرێت لە بوارە خێرخوازیەکە لە بوارە خێرخوازیەکە بتوان ئەوەی کە لە توانامان هەیە دەم و دەستمان تیا هەبێ لە بوارە بانخوازیەکە خەڵکی ئاگادارکردنەوە هۆشیاری بن بە خەڵکە ئێمە لە ڕاستیە بڵێن بە خەڵک کێ دژمنی ئیسلام و کێ دژمنی گەلانی مسلمان و کێ دژی غەزە و کێ دژی مەسەلەن قودس و ئەو زەی مبارەکانەیە اینجا لە پاڵش لە بەسەر خێرخوازیەکە ئەوەی کە پێمان نەکرێ ئەوەی کە دەستمانە چێ بەگیرفانمانە ئەوەی کە لێمان دێ کۆڵی هاوکار و هاوخەم و هاوڵی ئەو خەڵکە بین بەڵام کێشەی گەورە با من کۆڵی بەڕوونی بە ڕاشکاویتر بڵێم کێشەی گەورەی ئومەتی مسلمان گەلانی مسلمان ئەوەیە کەوا لە ڕاستی شتێکی لە دنیاکە پێوترێ نەخشەی سایکزبیکۆ نەخشەی سایکزبیکۆ ئێستا لە ماوەی 100 ساڵی ڕابردووە گەورەترین کارەساتی بۆ ئێمە هێنا کارەساتی سیاسی کارەساتی کۆمەڵایەتی کارەساتی ئابووری کارەساتی ئەخلاقی کارەساتی دینی هەرچی کارەسات لە دنیا هەیە کە ئێستا ئەوەی لە خەیاڵی من هەیە لە خەیاڵی من نییە بۆی سایکزبیکۆ باران دیان بەسەر گەلانی مسلمانە جا گەلان چی وەکو کورد و وەکو عەرەب و وەکو تورک و وەکو فارس و گەلانی تری ناوچەکە هەموو یەک پارچ ئەم سایکزبیکۆ لعنەتیە هەزار جار لعنەتیە کارێکی کرد لەوەی کەوا من عەلاقەم نەبێ بەسەر غەزە و غەزە عەلاقەی نەبێ بەسەر عەرەب و عەرەب عەلاقەی نەبێ بەسەر تورکە و تورک عەلاقەی نەبێ بەسەر فارسە و هەر بۆ خۆی بشی هەر لەوابێ کە خەم لە خۆی بخوا لە ڕاستیە ئەمە کارەساتێکی گەورەی بۆ ئێمە هێنا لەبەرەوە ئەگەر ئێمە بمانەوێت لەو ئەزبەیە دەرچین لەو قەیرانە دەرچین لەو کارەسات دەرچین لەژێر باڵ و ستەمی سەم و ناڕەوایی 100 ساڵەیە 150 ساڵەی غەرب و ئیسرائیل و بەتایبەتی اونجا کودایش ئەمریکا بەگشتی و ڕۆژئاوا بە دوایان ئەگەر من لە واقع دەرچین ئەبێ مەسەلەی سایکۆسبیکۆ کۆتایی پێبێنین سایکۆسبیکۆیەکی ئیستیعماریمان هەیە کە وڵاتانی پارچە پارچە کردووە لە ڕاستیە ینی بۆتە سەرەتان بۆتە دەرد بۆتە قزڵقڵ بۆ ژیانی ئەمە بمعنای کلمە ئەوەی کەوا وای لێ هاتوو من لە ماڵ لە هەڵبجە هیچ پێ ناکرێت بۆ غەزە غەیری دوعای خێر نەبێ کابرای هەولێریش هەروایە ئەوەی کە لە ئەنقەرە هەروایە ئەوەی لە میسر و لە قاهیرە هەر بۆ شەوشقڵێ ئەوەی کە لە ڕیاض هەر بۆ شەوشقڵێ ئەم سایکزبیکۆی وەختی خۆی دایانە بەس بۆی کەوا کەس بە کەس نەبێ هیچ مسلمانی خەمی مسلمانێکی کە نەخوا با دینیش پێ بڵێ بەجوێی دینیش نەکات هەتا وای لێ بێتە کە حساب بۆ دین دەکات بەس حساب بۆ جغرافیا بۆ نەخشە سیاسی ئیستیعماریەکان بکە اینجا نقطەیەکی تر ئەوەی کە بەلای منە مهمە سایکزبیکۆیەکی تریش هەیە ئەمە هەر بۆ خۆمان کە لە ناو مسلمانانە دروستمان کردووە سایکزبیکۆی ئەتوانم بڵێم ناوێتم ئیسلامی یا مسلمانان کە لە ناو خۆمانە حیزب لەگەڵ حیزبێکی کاو ڕێکخلا لە ڕێکخلایەکی کاو گەلێکی مسلمان لەگەڵ گەلێکی مسلمانە کورد لەگەڵ عەرەبە عەرەب لەگەڵ تورکە تورک لەگەڵ ئەوانترا لە ڕاستیە جۆرێک لە ناحەزی جۆرێک لە دژایەتی کە لە بینمانە هەیە ئەبێ ئێمە کۆتایی بەم سایکزبیکۆی کە دەستی خۆمان و دەمی خۆمان دروستمان کردو کۆتایی پێبێنین بەم دوو جۆر سایکزبیکۆی یەکیان ئیستیعماری و یەکیان ئیسلامی و خەڵکی مسلمان بۆ خۆی دروستی کردووە ئەگەر کۆتایی پێدین هیچمان پێ ناکرێت بۆ غەزە لەوە زیاتر لە ڕاستیە ئەو کات ئەوش بۆ بنێکی پێ ناکرێت کابرای تورک بۆ کابرای عەربی چی پێ ناکرێت ئەو کاتە دافع قەومیەکان زاڵە بێ دافعی جغرافیا زاڵە بێ دافعی سیاسی زاڵە بێ ئەو کاتە دافعی مەسلحەتی مسلمان ئومەتی مسلمان بەتەواتی کاڵە بێتەوە بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دێمەوە خزمەتت ماوەسە سامان بەرلەوەی بچینە سەر بڵێن ڕێکخراوی نەتۆی یەکگرتوەکان کەوانیش قسەیان کردبوو لەسەر برسێتی و ئەمڕۆ نوێنەری قەوارێزایانی لە ئەنجومەنی یاسای نێودەوڵەتی دەیانگوە و لە یانگری حەماس دەکەن بەس بەرلەوەی بچین ئەو ڕێکخراوانە چی دەڵێن لەسەر برسێتی غەزە سەبارەت بە هۆکاری کە ڕێکخراو خێرخوازیەکان لە سەراسەری گیان کۆی دەکەنەوە چۆن دەیبینوە سەبارەت بەوانش کە دەیانێت گومان دروستکەن لەسەر ئەو هاوکاریانە طبعا بە هەموو ڕێکخراوە جیهانەکان ئینسانەکان هاتوونەتە سەرخەت بە تایبەتی لە ڕۆژ ئاوا ڕێکخراوە ئەوانەی هەم سیاسی هەم مەدەنیێت چەپەکانەوەی کە باگراوندێکی چەپیان هەیە ینی ئینسانی تر دەرەکەون ئێستا ئەوانە بە هەموو شێوەیەک هاوکاری کۆەکەنەوە و فشار دروستەکەن و لۆبی دروستەکەن بەڵام تا چەند کاریگەری بڕوام وایە ئەمە لە دوورمەودا زیاتر کاریگەری ئەبێت لە گۆڕینی ڕای شاریعی ئەوروپی و ڕۆژ ئاوایی بەگشتی لە بەرامبەر ئیسرائیل و زایۆنیزم ینی ئەتوانم بڵێم ئەوە کارێکی استراتیژی دوورمەودایە بەڵام بۆ ئێستا ئەوەی کە ڕۆڵ ببینە بەڕاستی زلهێزەکانە لە وڵاتانی ئیسلامی تورکایە پاکستانە سعودی ئەمانە زۆر بەجددی بێنە خەت ئێران تقریبا لە دوای ئەو شەڕەوە وەکو بڵم خەریکی مەشغوڵی خۆی بۆ یانی زیاتر ینی ئەو ڕۆڵە ئیقلیمی بۆ شێوە بۆ ئێستا نییە نازانیت داهات و چۆنێ ئەوەی کە هەیە رووسیاش لە ناو زلکاوێکی شەڕی بڵێن ئۆکرانیا غەرق بووە ئاسان نییە ئەو مووقیفێ بەڵام سین ئەتوانێ پاکستان ئەتوانێ ئەنقەرە ئەتوانێ ئەگەر ئەمانە بیانی و بڕیارێکیان هەبێت بۆ نایانەوێت دوای هیچ ماوە لە غەزە وڵی بکرێت چۆنی بەرسیارێکی جوهریە بۆچی ئەو وڵاتانە ئاوا سیرەکەن وا بێدەنگ ینی بۆ ئینسانیت تا ئەو ڕاددە مردووە ینی ڕێکخراوەکان ئەگەر ئێستا دەرگیان بۆ بکەیتەوە جەناو باسی ڕێکخراوەکانە کرد
ناگاتە هەفتەیەک بە مەلاین تەن خواردن ئەگەێنە غەزە هیچ کێشێشیان هەر باز وەک لە سنووی میسر بای 3 مانگ کەلوپەل هەیە کێشەی بەڵێ لە ڕەفەحاوە بەس ڕێگە نەدەن بڕوات بەڵێ خۆی پلانەکەەوەی کە نابێت ڕێگە بدرێ جا ئەوەش ئایا کێ ئەتوانێت ئەو لە ڕووی یاسایە خۆ ئیسرائیل یعنی نمونی تقریبا تا ئێستا ئەوەی دیار بە 19 بڕیاری مەجلیسی ئەمن ئەنجومنی ئاسایشی پێشێل کردووە بڕواناکەم هیچ وڵاتێ لە دنیا بتوانێت ئەوە پێشێلکا و بڵێن وڵاتێکە کە ئیسیقراری هەیە و بە ئاشتی ئەژی و محاسبە نەکرێت بە پێچەوانەوە بە هەموو جۆرە دیفاع لە ئیسرائیل دەکرێت بەڵام ئەم ڕێکخراوانەوە کەوتم کێشیان ئەوە نییە کە بتوانن پارە کۆکەنەوە کێشەشیان نییە کە فشار دروستکەن بەڵام ئەو هێزانەی کە لە مەرکەزان وەک کە بڕیاریان بەدەسە یا بێدەنگن وەکو پێشتریش وتم یا بێدەنگ کراون یا هاوکار و هاوبەشی ئیسرائیل سەبارەت بە کۆمەکە دارەیەکان ئێستا بوون لێرە دەستگای خێرخوازی بەخشین دەستگای دیکە لە شوێنەکانی دیکە هاوکاری کۆ دەکەنەوە چۆن ینی ئەرکی موسڵمان چیەوە سەبارەت دوانش کە گومان دروست دەکەن لەسەر هاوکاریەکان وڵای ئەوەی گومان دروستەکە لەسەر هاوکارەکان من لە دوو خەڵک بە دەری ناکەم یا خەڵکێکی حاقد و ڕقنە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان ئیتر ئەو ڕۆژەی خۆشەکە مسلمانێکە بینی ئەمرێ ئەوە قسەی لەسەر ناکەین یا دوو لە ڕووی ئێوە گێلە مسلمانێکە لە خزمەتی زایۆنیایە گێلە مسلمانی لە خزمەتی زایۆنی بەخۆیان زۆرن یعنی من حرمەتی هەموو ڕشێکی دریژەگەر و ماچیشی یەکەم بەس ئەوانە ڕیژ درێژی عەقڵ کورتن لە خزمەتی زایۆنیزم لەبەیەوە بەخۆیان بزانن ئەینا تۆ چیت داوانی ڕێکخراوەکە من ئەیگەێنم تۆ هەقت چیە یعنی بەڵگەت بۆ نێڵە من ئەیگەێنم بۆ ئەتەوێ ئیهانەی خەڵکی غەزە بکەی دوو جار ئیهانەیە کەمیان بێدەنگی لەسەری دووەمیان قسەی لەسەرەکەی بێدەنگی لەوەی دیفاعی لێ ناکەی و ئەمجا قسە ئەەکەی بۆ ئەوەی کە خەڵک بەرگریان لێ ئەو کۆرکی مسلمانیش ئەوەیە کە لەدەستی دێ خێرخوازە چەند دۆخی کوردستانیش وڵای مسلمانان ئەوە یعنی یەکەم دوعای خێر دوعا بە کەم نەزانین ئەو چەکە دوعای خێر زۆر گرنگە دوو ئەگە فرمێسکێکیشیان بۆ بڕێژی وەکو بەراعەدیمەیەک وەکو ئەستۆپاکێک لە بەردەم خوا کە تۆ ئەمانەت خۆشەوێ خەم و بۆ خواردن مناڵەکانیوان وەکو مناڵی خۆت سەیرەکەی خاڵێکی تر بابەتی بەخشینی پارێ ئەوەی لە تواناتایە وەکو دکتۆر محەممەدیش ئاماژی پێکراین با 250 مەڵێکەمە یعنی لەوانەی خۆت تەریق بیتۆ بڵێ خوایە من چی ببەخشمەگە 250 بەڵام 250 تۆ هەزارانی تر هەزاری ئەو 2000 ئەو 15000 و زیادەکە کۆ ئەبێتەوە خاڵێکە من ئاماژەی پێ بکەم نیزام کەرتی غەزە و کەرتی ڕۆژئاوا هەردووکیان لە ناو سیستەمی بانقی ئیسرائیلیان ینی خۆ پارەی ئیسرائیلی بەکاردێن لەبەرەوە مامەڵی بانقی زەحمەت نییە لە وڵاتانە بۆیە ئەگات مەسەلەکە ئەوە نییە بڵێ وڵای غەزە بانقێکی سەر بەخۆی خۆی هەیە و ئیسرائیل ئەو بانکەی بۆ نمونە بلۆک کردووە یا مەسەلەن هاکی کردبێ ناشتی وان نییە لەبەرەوە ئەوەشی کە ئەڵێ ناگا من یعنی بۆ نەگە لە من بپرسن بڵێن ئەگا لەوانەیە منیش بپرسمەوە لەو دەستگایی کە ئەگایە ناگا ئێکە ئەو ڕوونی ڤیدیۆکەشت بۆ دەکەن سامانەوەم دەبڕە پارەی ناردووە بەڕاستی خەجاڵەتی ئەوەی گومان دروستکە یا ڕەبی خەجاڵەتن ئەوەی کە گومان دروستەکە دێمەوە خزمەتت دکتۆر عەبدوڕەحمان بێمەوە خزمەت بەڕێزت ئەرکێمەی موسڵمان چێ لە ڕۆ مادیەکەشەوە بەس بەڕێز باس داخراوی سنوورەکان کرێگەر نەکرێ وەکێن ئەوانش کە وەکو دەوڵەتان بەشدارن لە برسیکردنی خەڵکی غەزە دانیشتوانی غەزەکێن ئەوانەی کە بەشدارن کاکتۆر گوێت لێمە بەڵ دێمەوە خزمەتت کاکتۆر مامۆستا سامان سەبارەت بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە برسێتی غەزە راپۆرتەکانیان چۆنە چونکە بڵێن ئیسرائیل تۆمەتباریان بەوە دەکە کە لایەنگەری حەماسن و لەمە دوارەگەتان پێنادرێت و ڤیزەتان پێنادرێت و بڕۆن بە ئەو شوێنانە بەوەردەوامی خۆی ئەوەی ئێستا ماوە لە ڕێکخراوەکانەوانی سەر بە نەتەوەی گرتوەکان بە تایبەتی طبعاً ئێمە ناتوانین بۆ نەتەوەی گرتوەکان بە یەک پاکێج پۆلیانکەین بڵێن هەمویان تەئیدی ئیسرائیلەکەن و شتەوانیە بەعکسەوە زۆری نەیان دژی ئیسرائیل بەڵام ئەو دامەزراوانە کێ هەڵی ئەسوڕێنێ سەرانی ئەو دامەزراوانە بە تاکید لەژێر هەیمەنەی ئەمریکا و زایۆنیزم بەڵام بەگشتی خەڵکێکی ئینسان دۆست خاوەن ویژدان
لەو ڕێکخراوانە ئیشەکەن راپۆرتی ڕۆژانەیان هەیە ئەمنیستی ئینتەرناشناڵ ئەوەی کە ڕێکخراوی بڵێن ئاشتی نێودەوڵەتی بە ئاشکرا تۆمەتباری ئیسرائیل ئەکا ئەڵێ ئیسرائیل بە بەرنامەیەکی بۆ داڕێژرا و خەڵکی غەزە برسیەکە ئەڵە شتێکی تاریع نییە نێمە شتێ نییە بەهۆی جەنگەوە ڕووی دابێ ئاخر جاریا مەسەلەن شارێک بەهۆی جەنگەوە برسێتی ڕووی تێکا بۆ لەبەرەوەی شەڕەکە گەرمە مساعدات و هاوکارەکان ناگا بەڵام ئەڵێ ئەم بەهۆی بەرنامەیەکی بۆ داڕێژراوەوە خەڵکی غەزە برسی ئەکا لەبەرەوەی لە ڕووە سەربازێکەشەوە لاوازی بکە جامە پرسیارێکی جەوهەری بۆ بینەر دروسە بێ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە ئەمە ڕایەتی بەرامبەر بە ئیسرائیل بەڵام سەرانی مەدخەلی ئەڵێ ئەم برسیکردنە سەبەبەکەی حەماسە جام ئەم وێزگانە بۆ ئەوە بەکاربێنینەوە خەڵک بە ئاگا بێتەوە ڕیش و جامانە و علم و ئەمانە بە تەنیا قیاس نین بۆ ئیسلام بۆ مسلمانێکی ساڵح و بۆ مسلمانێکە لە خەمی ئیسلامایە بەڵکو عەمەل و فکرێکی تەندروست ناسینی ئەو قۆناغە هەڵوێستی پێویست بە پێی ئیمکان و توانا و وسعی خۆت لەسەر ئەو قۆناغە ئەو ڕووداوانە ئەوە مسلمانی ڕاستەقینە دەرەخە ناکرێ چەپێکی لیبراڵی ئەوروپی بێتە سەرجادە ژن بێ یا پیاوێ بگری بۆ مناڵی غەزە و قەناعەتی وا بە ئیسرائیل ظالمە و شعبی فەلەستینی مەزلومن بەڵام کەسێک ئەهلی قیبلەیە جمع و جەماعەتەکە و قەناعەتی وایە شوێنکەوتەی سەلەفی ساڵحە ئێستەشی لەگەڵ بێ هەڕقی لە ئەو مقاومە و لەو مسلمانانە کە دیفاع لە کەرامەتی خۆیانەکەن دیفاع لە ئاینەکەن یعنی من ئەو نمونەم جارێت لەم بەرنامە باس کردووە ئێستا ئەگەر خەڵکی عێراق عفوا وبەستم ینی حەشتی شعبیەڵی هەر خەڵکێکەڵی لەوەی کە چەکدارە هێرش بکاتە سەر سلێمانی خەڵکی ئەم شارە داگیرکە ئیهانی خەڵکەکەی بکە زەویزاریان داگیر بکە مجمعات دروستکە لە چواردەوری سلێمانی و خەڵکی خۆیان بێنێتە ناوی ئەگەر خەڵکی سلێمانی مقاومە بکەن ئەمانە شێریان خەبەر کردوتەوە ئەمانە غەدریان کردووە ئەمانە نە ئەبوایوایان بکردایە کەس ئەوە ئەڵێ هیچ عاقلێک ئەوە ئەڵێ سپاس دەکەم دێمە خزمەتت کاوی تۆ عەبدوڕەحمان دێمە خزمەت بەڕێزت ئەگەر شتێک هەبێ لەسەر ئەوەی کە ئەرکی موسڵمان لە ڕووی هاوکاریەوە ئەرکی چیە هاوکاری مادی بەڕێز باسی سنوورەکانت کرد کە دەستبەستراویەکە وەکو تاک بۆ خەڵکی موسڵمان دووش کێن ئەوانەی کە بەشدارن بە شێوەیەکی گشتی لەو گەمارۆی سەر غەزە لە برسیکردنی خەڵکی غەزە دەوڵەتەکانی دەوروبەر وڵاتانی عەرەبی نازانم پرسیارەکە بۆم بوو بەڵێ کاوی تۆر فەرم بەڵێ بەڵێ چکەم گوێم لە قسەکان نییە بە تەواوەتی بەڕاستی کاک حەشیم ببوورە پرسیارەکە دووبارە کەمەوەیان گەیشت بەڵێ پرسیارەکە دووبارە کەمەوە ئارە وەڵڵاهی هیچ حاڵی نەبوو باشە ئەرکی مرۆڤی موسڵمان چییە لە ڕووی هاوکاریکردنی مادی بەڕێز باسی سنوورەکان کە ناتوانرێ وەکو تاک ئەو سنوورانە ببڕن و هاوکار بن ئەرکی موسڵمان چییە یعنی واوانەی گومان لەسەر هاوکارەکانی دروست دەکەن واوانە کەش ینی وڵاتانی عەرەبیش بەشدارن لەو گەمارۆیە و لەو برسێتی کە خراوەتە سەر غەزە سەبارەت بە ئەرکی موسڵمان لە ڕاستیە باڵاترین ئەرکمان هەیە و کۆڵێ بچووکترین ئەرکیشمان هەیە بەڵاترین ئەرکەوەیەکە وئین استنصروکم فی الدین فعليكم النصر یعنی ئەوان ئەگەر لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تەنازەیەک توانی بێتان بەرامبەر بە ئیسرائیل و بەرامبەر بۆ هێزانەی کە یارمەتی ئیسرائیل دەدەن گوێم لە هیچ نییە بەخوا گوێم لە هیچ نییە کاکتۆر بەردەوام بە ئێمە گوێمان لە قسەی جەنابتە تەشویش گوێم لە هیچ نییە بەردەوام بە کاکتۆر ئەگەر دەنگت بۆ دێتەوە دەنگەکە ببڕن بەردەوام بە کاکتۆر ئێمە وتمان ئەرکی باڵامان هەیە وئین استنصروکم فی الدین دەنگەداتەوە دەنگ کاک حەشیم ئەگەر هاوکارەمان ئەو دەنگدانەوەی چاکەن بەڵێ کاکتۆر بەڵێ دەنگەداتەوە هیچ حاڵی کاکتۆر سەماعەکە لابەرە تا قسەکانت تەواو دەکەی 5 دقەی قسەمان بۆ بکە و دوای سەماعەکە بخەرەوە گوێت فەرموو باش ئێستا گوێتانە دەنگمە بەڵێ هیچ حاڵی نییە کاکتۆریان بەردەوام بە جەنابەت کاکتۆر گوێمان لێیە فەرموو بەردەوام بە بەڵێ
بەڵێ قوربان ئێمە ئەرکی باڵامان هەیە ئەسڵ وایە کە خەڵکی مسلمان یان گەلانی مسلمان پێستن ناتوانم قسەکەوە تەشویشی تەشویش کاکتۆریان ئەگەر گوێ لە منە دەنگەدات هیچ حاڵی نیم بەڵێ ئەو سەماعەیە لابەرە تا 5 دقیقە قسەمان بۆ بکە و دوای پرسیاری تر لێ دەکەم کاکتۆر دواتر سەماعەکە بخەرە گوێ فەرموو قسەکانت کە سەماعەکە لابەرە مەبەستمەوە بوو ئێمە ئەرکی گەورەمان هەیە ئەسڵ وایە کە گەلانی مسلمان گروپە مسلمانەکان گروپە ئیسلامیەکان زانانی بەڕێز هەموو نوخبەکان بە هەموو ناونشانە جیاوازەکانیانەوە ئەسڵ وا بوو لە ڕاستیە ئێمە سەر لە گەورەترین ئەرکابین ئەوش کە ئەوان لەم ئەخیرا لانی کەم لە ڕێگەی ئەبوو عوبەیدەوە لە وابزانە موتاری ژمارە سیویکی بوو ئەگەر ڕقەمەکەمی تێک نەچوو بێ تأكيد لەوە کاتەوە کە ئەو لۆمەی هەچی قیاداتی ئیسلامی و غەیری ئیسلامیەکە ئەوانەی کە سەرۆیشی وڵاتن ئەوانەی کە زانان ئەوانەی کە نوخبەی زانکۆکانن ئەوانەی کە ئیمکانیەتی مادیان هەیە لۆمەی هەمومانەکە گلەی لە هەمومان هەیە ڕەخنەی لە هەمومان هەیە اینجا وەکو هەتا بەڕوونی و بەبێ پێچپەناڵێت دەیان هەزار خوێنی خەڵکی غەزە بەشێکی کەوتۆتە ئەستۆی ومەتی مسلمان و گەلانی مسلمان چکە لەم مۆزوعا بێدەنگ تاوەکو ئێستا خۆمە ئیتر خۆ قسە لەمە ڕوون و ڕاشکاوتر نییە یعنی کەواتە ئێستا ئەوان لە لەحظەیەکی مەترسیداری تاریخی ئاژین ئەسڵ وا بوو پێشتر گەلانی مسلمان بچن بەدەمیانەوە بەڵام ئێستا گەشتوتە حەدێک کە پێشتر ئەم سەراحەتەی نەبوو ئەبوو عوبەیدە یعنی لە ڕاستیە ئەم داواکارینە بەستا گەشتوتەوەی کەوا پێویستیان بەوە هەیە لانی کەم ئەگەر گەلانی مسلمان هیچی پێ نەکرد بەس فرێ و خەڵکە بکەن نەمرێ لە برسا ئەجینە ئەوان تا ئێستا بەڕوونی نەیانوتە کە پێویستمان بەچەکەی پێویستمان حتا پێویستمان بە خەڵکی مجاهیدێ لە کاتێکە کە دڵنیام کە پێویستیان پێ هەیە ئەوان بەڵام لانی کەم وەکو جانەبی اقتصادیکە و خواردنی ڕۆژانەی خەڵکی داماوک ژن و مناڵ و اینجا وەکو خەڵکە مەدەنیەکە بەگشتی ئەوانە پێویستیان بە هاوکاری هەیە یعنی ئێمە وەکو نەمانتوانیوە ئەرکە باڵەکە جێبەجێکەین وەکو بوارە عسکەری و جیهادیەکە لە ئاستی گەلانی مسلمانە وڵاتانی مسلمانە وڵاتانی ئەوانەی کە ئیدعای ئیسلامە دێکەن کە نەچوین بەدەمیانەوە ئێخۆلانی کەم کاکە ئەرکی لەوە نسمترمان هەیە تا ئەنازەیە کاکە ئێمە ئەکرا هەوڵی ئەو بن بەگشتمانەوە مەسەلەن لە بوارە اقتصادیەکە اونجا فرێ ئەو بکەوتینە کە خەڵک تووشی برسێتی نەبووە لانی کەم تووشی ئەم برسێتی نەبووە تووشی ئەم زەحمەت ناڕەحەتی نەبووە کە ئێستا حالیان خەڵکی غەزەی توش بووە بۆیە منەڵێم ینی ئەسڵ وا بوو ئێمە لە ئەرکە باڵاکا بین بەڵام کاتێک ئەرکە باڵەکەمان پێ جێبەجێ نەکراوە ئەمەیان کۆیتر ئەسڵ وایە کە گەلانی مسلمان حرەکەتی بکەن جوڵەیە بکەن لە ڕاستی ئەیشتوانین بیکەن یعنی بۆ نمونە ئێستا هەر لە سووریا مەسەلەن عەشیرەت و عەشایەر لەو فترەی ڕابردووە دەوریشان بینی کە لە ڕاستیە هەم دەوڵەت خۆی سوپاسی کردن بەڕوونی بێ پێچووپەنا اینجا وەکو تقریبا يعني وقتنا بلام هنگاوی تازیج بوو کە گەلانی مسلمان پێش ئەمەیان نەکردووە یعنی حتا ئێمە ئەتوانین لە ئاسی هۆز و عەشیرەت و عەشایەر لە وڵاتە عەرەبیەکان و هەتا شوێنەکانی تریشە ئەم ڕۆڵە ببینین لانی کەم ئەگەر ڕۆڵە عەسکەریەکە بێ ڕۆڵی فشار بێ فشاری سیاسی و فشاری کۆمەڵایەتی و فشاری ئابووری و فشارەکانی تر کە لەو دەوڵەتانی کەوا نزیکن لە غەزەوە یا لەو دەوڵەتانی کە حتا لە بازنەی دووەم سێمی غەزە نزیکن لێیانەوە ئەتوانن ئەم دەورە ببینین بەس بەڕاستی تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانێت دەوری پێویست ببینین اینجا کو چێش تەمەن بەشدارە لە مەوزوعە بەدڵنیاییەوە ئەوە تەمەن ئەم شەڕە با شتێکەیە وەکۆڵی ڕوونتر باسیکەن مەسەلەی ئیسرائیل هەندێک کەس والی حاڵی بووە لەبەر بئاگایی یا لەبەر نەخوێنەواری یا لەبەر کە تحقیقی ناکە یا لەبەر حەقد و بوغزێکی بەرامبەر بە قەزێکەوە کە چۆن بەناوی ئیسلامەوە کرێ وا تێگەیشتووە کە ئیسرائیل دەوڵەتێکی بەتەبیعی دروست بووە خاوەنی خاکی خۆیەتی خاوەنی مێژووی خۆیەتی بەس بەڕوونی بێن کاکە ئەم دەوڵەتۆکە کە دروست بووە لە ڕاستیە ئەتوانێت سەنگەری پێشەوەی هەموو ڕۆژئاو بە تایبەتی ئەمریکایشە دایان ناوە بەرامبەر بە هەموو گەلانی مسلمان هەموو کۆمەڵە مسلمانەکان هەموو ئەوەی کە پێوتێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا کاتە ئەو سەری دنیای ئیسلامی ئەم سەنگەرەکە لێرا دادراوە مەبەستیان ئەوەی کەوا لەم ڕێگەیەوە کەوا لە ڕاستیە هەرچی بڕیاری خۆیانە بەرنامەی خۆیانە سیاسەتی خۆیانە اینجا وەکو کۆڵی پێویستیەکانی خۆیانە فەرزیکەن بەسەر گەلانی مسلمانە ئەگەر بێت و ئیسرائیل لاواز ببێ واتە لاوازبوونی ئەمریکا و هەموو ڕۆژئاوە ئیسرائیل بەهێز ببێ واتە بەهێزبوونی ئەمریکا و ڕۆژئاوە بۆیە گەلانی مسلمان ئێستا ئەم زوعفەی کە تێکەوتو ئەم لاوازیە کە تێکەوتون کە قسەیان ناخوا کە بەرنامەیان ناخوا کە مەجموعەی قیادات و سەرۆک و مەلیک و ئەمیری خۆفرۆش و نیشتمان فرۆش و دین فرۆش بۆتە خاوەنیان ئەگەر ئێمە بمانوێت لەم واقعە دەرچین ئەسڵ وایە ئێمە وابیر بکەینەوە کە ئێمە پێویستمان بۆ هەیە ئەم سەنگەرەکە ناوی ئیسرائیلە و اینجاوەکو بە ناوی هەموو ئەمریکا ڕۆژئاوە ڕۆڵ ئەبینە و دەورە بینەوە هاوکاریان نەکەن ئەسڵ وایە ئێمە لەبیری ئەوا بین لاوازبوونی ئیسرائیل واتە لاوازبوونی هەموو غەرب واتە بەهێزبوونی گەلانی مسلمان
بەس بەداخەوە ئێمە نەمانتوانی لە ئاسی گەلانی مسلمانە هەنگاوێکی گەورە هەڵبنین بۆ ئێمە پێویستمان بۆ هەیە بە پرۆژەیەکی تازە و ستراتیژێکی تازە و قەناعەتێکی تازە و هەوڵ و هەڵوێستێکی تازە کارێ بکەین کە لە ڕاستی کە لە ڕابردووە نەکراوە بەدڵنیایی و ئەگەر بێت و ئیسرائیل لەم شەڕا سەر بکەوێت لە جانب عسکەریەکەیە لە جانبەکانی تر سەر بکەوێت بەدڵنیایی و هەموو گەلانی مسلمان ناوچەکە زەرەری لێەکەن و ئەگەر بێت و ژێریش بکەوێت و بدۆڕێ هەموو گەلانی مسلمان قازانجی لێەکەن ئێمە شتێکم بەلاوە سەیرە ئێمە زۆر جار ئیدعای وەکەن کە قەزیە فەڵەستین و غەزە لە ئێمە قەزەیەکی مرکزی وەکو خەڵکی مسلمان بەس لە واقع ئەوامان نەکردووە لە دەممانە لە هەڵوێستمانە لە بەخشینمانە لە ئامادەکاریمانە لە قسە و باسمانە زۆر ئەوە لێ ناخوێنرێتەوە بەس یەک حەقیقەتەیە ئەبێ ئێمە خۆمان لێ ندەین چۆن لای ئێمە لانی کەم لە جانب نەزەریەکە لانی کەم لە جانب نەزەریەکە ئەڵین کاکە غەزە و قودس و ئەقسا و ئەو مزگەوتە مبارەکە لە ئێمە وەکڵێ قەزەیەکی مرکزیە لە لای ڕۆژئاوا و ئەمریکاش بۆتە قەزەیەکی مرکزی یعنی ئەمریکاش وەکو قەزەیەکی مرکزی تەماشایەکە هەموو ئەوروپاش بە دوایەدا و زۆرینەی وڵاتە عەرەبیەکان هەمووشان زۆرینەی وڵاتە عەرەبیەکانیش وەکو قەزەیەکی مرکزی تەماشایەکەن لە دوای ئەمریکا لە دوای ڕۆژئاواوە یعنی کەواتە ئێمە شەڕەکەن لەسەر مرکزێک عالەمی ئیسلامی مرکزێکی هەیە کەوا قودسە عالمی غرب مرکزێکی کە قودسە هەمووان شەڕمان لەسەر ئەم شوێنەیە بەڵام عالمی غەربی کۆبووەتەوە یەک بەرنامە هەیە فرای ئیسرائیل کە دوو دانە ساڵ لەنیان شتەپێکی کوێ لە هیچ شتێکە بەڵام ئێمە غەزەمان پەک خستۆ بە تەواوەتی لە ڕێگەی خاوخلیچی گەلانی مسلمان و ئومەتی مسلمانەوە و لە ڕێگەی پیلانگیری دەسەڵاتدارانی عەرەب و غەیرە عەرەب و کارێک هەمان کردووە کەوا غەزە و پەڕی زەعیف و لاوازی لێکەسیا بێ هەرچەندە تا ئێستا ماون مقاومەکان بەردەوامە اینجا وەکو چالاکی گەورەیان هەیە ئومێدیان بە ئێمە بەخشیوەتەوە بەس ئەوەی کەوا زەرو زیانە گەورەکەی لە ڕاستی ئەوەی کەوا تا ئێستا گەلانی مسلمانان ناتوانێت کاری بکەن ئەوەی کەوا خەڵک برسی نەبێت لەوە زیاتر مەسەلەی برسی تەسەوورەکەم مەسەلەی برسیبوونی خەڵک عیلاج بکرێ مقاومە وەکڵێ لەو پەڕی لە مانەوە و هێز و تااقەت و حوسڵەیە و بەدڵنیایی وەزعی خەڵکیش بەبارە سەلبیەکە تەئسیر لە مقاومەیەکە بۆیە بێ گەلانی مسلمان یەکێ لەم دوو شتە بکە یان بێ فرای مقاومە بکەوێ یارمەتی بدە یا بێ فرای برسیەکانی غەزە بکەوێ هەرێکێک لەم دوانە توانە بڵم تاواکەری یەکترن بەس بەداخەوە تا ئێستا ئەوەی کە پێویستە ئێمە لەسەرمانە نەمان کردووە بەڵام دڵم بە یەک شت خۆشە بە ئەمەش دیسانەوە خەڵکی مسلمان گوێ لێ بێ ئەوەی لە کوردستانی خۆمان ئێستا لە کوردستانی خۆمان ئەکرێ و لە دنیای ئیسلامیشە لە بوارە خێرخوازیەکە توانم بڵم ڕابوونیەکە لە بوارە خێرخوازیەکە توانم بڵم سەرەتای ڕابوونیەکە الحەمدوللا خەڵک هاتوۆتە هۆش ئەزانن کە ئەم مەوزوعی خۆیانە بەس پێشگوێیان خستووە ئەو تا مەجموعەیەک نمونەی جوان لە سەیسایق و لە سلێمانی و لە هەولێر و لە بادینان و لە سۆران و لە گەرمیان هەیە لەوەی کەوا خەڵک ماڵی خۆیان بەخشی ئەماستەکەم سەرەتای ڕابوونێکی تازەیە خەڵکیەکە کە ئێمە یەک ئومەتین ئێمە یەک دینمان هەیە یەک مێژومان هەیە یەک حەزارەتمان هەیە یەک داهاتومان هەیە یەک ڕابردوومان هەیە ئەم ڕۆحێتە تازە کە دروست بێت لە گەلی مسلمانە هەستەکەم ئومێدەکەم بۆ دروستەکە لە ڕاستیە کە ئێمە وەردە دەبەرەوە ئەوە ڕوونکەوە خوا ئەوێ بەرە ئەوەی کە پێغەمبەری پێشەوا ئەوەش کەوا هەتا گەلی غەزە و گەلی فەڵەستین و گەلانی مسلمان ئەیانەوێ ئومێد وایە ئەوڵێ دەم و دەستمان لەم مەسەلەیە هەبێ بۆی زیاتر ئەم ڕابودە فراوانتر بێ و بەقووەتر بێ هەم بانخوازیەکەمان بۆ مەسەلە سیاسیەکە و پێشنیکردنە لە مۆزوع جیهادیەکە هەم لە بوارە خێرخوازیەکە ئەوەندەی لە توانە هەیە ئێمە هاوکاری ئەو خەڵکە بین کە لە ڕێگەی ڕێخاوە خێریەکانەوە دەوری خێرە بین من لێرەوە سپاسیانەکەم نمونەیان زۆر بێ یا ڕەبی بەڵێ سپاس دەکەین کاک دکتۆر دواتر دێمەوە خزمەتت کاک دکتۆر عەبدوڕەحمان دێمەوە خزمەتت مامۆستا سامان باسی برسێتیمان کرد کە ئێستا برسێتی لە غەزە هەیە تەنگی پێڵچینەوە گەماروی سەر غەزە هەیە یعنی تا گۆڕانکاری نەکرێت لە وڵاتانی دەوروبەری غەزە لە میسر بێت لە ئەردەن بێت پێ دوام دۆخار بەردەوام دەبێت قسەش لەسەرەوە خەڵکی و ناوچانە ڕۆڵیان چییە کاکتور ئاماژی پێکرد هۆزەکان عشایرەکان سە لە سووریا ئیشیان کرد بۆ خۆیان بوو لەوێ بڵین جوڵەیەکیش نییە ئێمە باسی ئەرکی هەندێک ئەرکی مسلمانمان کرد چیە بکایەکێک لەوانەوە چمە سەر و جوار وەڵامەشیان ئینشاڵڵا ئەوەیە بڵێ وەڵامی و پرسیارە هەرێکێ لە ئێمە سەکۆی ئیعلامەکەی خۆی کە سۆشیال میدیایە بیکاتە سەکۆی خەڵکی غەزە بە وشەیەک بێ بە بڵاوکردنەوە بێ بە شێری شتێک بێت یعنی تەقسیری نەکالەوە وەزائیدەن لە خێزانەکانی خۆیەوە لە دەوروبەرەکەوە لە کۆڕ و مەجلیسەکانە با قسەی هەبێ یعنی بتوانێت ڕایەکی گشتی دروست کا بەرامبەر بە خەتەری ئەم سیستەمە نوێی جیهان کە پلانی چۆک پێدادانە هەموو گەلانە ئازادی هەموو گەلانە کە هیچ کەسێک خاوەنی خۆی نەبێ و ئەو ستەمەی کە ئەکرێ لەژێر سایی ئەم سیستەمە ئەوەی تریشی کە ئەرکێکە قاعدەی شەرعی ئەڵێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب يعني بەڕاستی قەناعەتم وایە گەلانی ئەوەی کە دراوسەی فەلەستینن گەلی ئوردن و گەلی مەسر يعني هەتا ڕووخانی دەسەڵاتەکانیان ئەرکە لەسەریان کە هەنگاو بنێ
یعنی چونکە ڕوخانی ئەوان ئازادکردنی خەڵکی فەڵەستینە. هۆز و عەشایرەکان ئەتوان ئەو ڕۆڵە ببینن فشار دروستکرد لەسەر دەوڵەت، یعنی هیچ نەبێت بە جۆرێ فشار دروستکەن ئەگەر دەوڵەتەکەش نەڕوخێنن دەوڵەت بترسێ لەوەی کە حدود بکاتەوە خواردن بنێرێ هەتا ئەو حەددا تا ئەو ڕادە. بەڵام گەلێک بەڕاستی ئەوەی کە دوورە دەستە، ئەوەی کە ئیتر هەر ئەوەی پێکرێت دوعا بکا و خێرێک بکا و بەخشین بکا، بڕوام وابێ ئینشاڵڵا ئەمەلمان وابێ بە ئیزنی خوا ئەو مەسئولیەتە گشتی لەسەر هەڵگری. باشە، بەس ئەوە غەزە لەو برسێتی دێ خۆی ئێستا هەوڵ هەیە بۆی کەناری خۆراوەش کەتی مەراوە بخرێتە سەر ئیسرائیل و بەردەوام ئاڵۆزیە ئەو چ پەیامێک شتێدە؟ کنێستی ئیسرائیلی دەنگیدا لە 71 لە 120 دەنگ، یعنی زۆرینەیەکی زۆر کە کەناری ڕۆژئاوغۆری ئوردن بخرێتە ژێر سیادەی ئیسرائیلی. خەڵکێک بەڵێ ئەمەوە بوو جا خەڵکێک پرسیار بکات لەوانەیە بڵێ هەر بەدەست ئیسرائیلەوە بڵێن هەر بەدەست ئیسرائیلەوە نیە، لە ڕووە قانونە شەکلێکەی وەکو مەرحەلە تەکتیکەکەی کە ئاماژەم پێکرد لە ئەنجامی ڕێکەوتنی ئۆسلۆ یا کام دێڤێت، ئەمانە ئەو کیانیان دروست کردو بۆ بڵێن ئەو قەواریان دروست کرد قەوارەیەکی ناسەر بەخۆ لە کەرتی ڕۆژئاوا کە مەحموود عەباس وەکو ڕئیسی شورتەی ئەو شوێنە دەرەکەی و ئەناسرێ و ستافی حکوومەتەکەی و هێزە ئەمنیەکانی بوون بە بەشێک لە ئەجیندای پاراستنی ئەمنی قەومی ئیسرائیل. هێشتا بۆش لیان ڕازی نابن. جا من ئەم قسانە ئەگەر بە کورتی پەیامێکیش نایە باشە قوربان ئەخیر پەیامە بەڵێ جا من ئەخیر پەیام مادام وایە کە هاتە سەرەوە من قەناعەتم وایە ئەڵێم موسڵمانان ئاگادار بن، یعنی ئەمەی کە لە کەرتی غەزە ئەقەومێ سەنگەری پێشەوەی موسڵمانانە شکانی ئەو شکانی هەمومانە و ئەوەی ئەمڕۆ کە نێست بڕیاریدا ئەو بگەڕێتە ژێر سیادەی خۆی، یعنی ئەی سەلمێنە کە ئیسرائیل بڕای بە هیچ ڕێکەوتنێک نییە. خاڵێکە کە ئەمێ بیڵێم زۆر جار باسی ئاینی ئیبراهیم یەکرێ، من بە موسڵمانان ئەڵێم ئەوەی کە عەقیدەیان سەحیحە و تەواوە، ئیسلام وەکو شەریعەت وەکو عەقیدە وەکو عیبادەت لەژێر هەڕەشایە. جاران ئەماوە ڕێگرن لەوەی شەریعەت مەرجع بێ بۆ دەستور و بۆ حکومڕانی. ئێستا عەقیدەشت ئەشێوێنن ئەڵێن کەس کافر نیە و هەموو کەس بچێتە بەهەشتەوە و عیبادەتیش هەر کەس عیبادەتی خۆی خوا لێی وەرەگرێ و هیچ مشکلەیەک نییە. یعنی ئەوژ ئامانجێکی قەوارەی زاوێنیە بڵێ یعنی ئەبێ ئاوا بڵێن بڵێ ئەگەر غەزە بکەوێ زۆر شتەکەوێ، یعنی گەورەترینیان ئەوەیە کە ئیسلام دەستکاری ئەکرێ بە ویستی ئەوان کارە خۆی یەقینمان هەیە بە خالق ئێمە ئەزانی خوای گەورە دێتە جواب. بەڵام ئێمە باسی ئەو یاسا کەونیانە ئەکەین کە خوای پەروەردگار بەشەری لەسەر ڕاهێناوە و بۆی فراهم هێناوە ئیشی لەسەرکە. ئێمە باسی قەدەر ناکەین. لەوانەیە ئەم شەو تابانی خوای گەورە شتێک بێنێت کە هەموو معادلەکە بگۆڕێ. بەڵام ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین ئەوەیە کە ئیسلام مهددە وەکو عەقیدە وەکو شەریعەت وەکو عیبادەت. سوپاس دەکەم ماوەسە سامان کاک تۆرەگە گوێت لێم بێ بە کورتی خولەکێکیش بۆ بەڕێزت پێ دوایە لە کۆتاییدا پرۆژەکانی قەوارەی زاوێنی تێک دەشکێ پرۆژەی گەورە بوو بۆ خۆرهڵاتی ناوەڕاست بۆ غەزە بۆ ناوچەکە بە کورتی بێ سوپاس دەکەم. طبعا سەبارەت بە پرۆژەی ئەبێ ئێمە بزانین ئێمە ئێستا سیستەمێکی جیهانی هەیە. ئەم سیستەمە جیهانیە طبعا ئەمریکا سەرکردایەتیەکە، ئیسرائیلیش چەکی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە لە ئاسی جیهانە هەیە. بەڵام ئێمە بەڕوونی بێ بڵین کاکە ئەم سیستەمە کە دانراوە بەبەستیەوەیەکەوە جیهانی ئیسلامی بەگشتی و بە تایبەتی قەزەی مەرکەزیشمان لیۆوە لاوازمان بکە جاچی بواری ئەمنیمان چی بواری عسکەریمان چی بواری سیاسیمان چی بواری اقتصادیمان زایفمان بکەون جاکو عالەمی ئیسلامی وردەوەدا بچێتە ژێرباری ئەو سیستەمێکی ئەوان دایانناوە. بەڵام ئەبێ گەلانی موسڵمان حیزبە ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامیەکان کەساتە ئیسلامیەکان ئەبێ لەو جەنگ و جیهادا بن هەڵی و بن لەو سیستەمە بێنە دەرەوە. ئەبێ ئەو سنوورانە بشکن کە ئەوان دیاریان کردو بۆ ئێمە جاب سنوورانە سنووری ئەمنین یا سنووری عسکەرین یا سنووری اقتصادین. گەلی موسڵمان و ئەحزابی ئیسلامی و ڕێکخراوە ئیسلامیەکان و کەسایەتی ئیسلامیەکان و حتا خەڵکانی ئازادی خوازی جیهان کە پشتگیری و پشتیوانی ئەم قەزەیە ئەمەیەکەن ئەبێ ئێمە پێبین بۆ سیستەمە ئەبێ ئەمە ئەو بازنەیە بشکین بێنن دەرەوەی تاوەکو بین بە خاوەنی خۆمان تاوەکو بزانین خەریکی چین. لە ڕاستی ئەمە هەتاوەکو لەنا ئەو سیستەمە بمینەوە ناگەین بە ئاوات و ئومێدی خۆمان باشترین حەلەوەیە کە بەرەنگاری ئەو سیستەم بینەوە. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر عەبدوڕەحمان محەممەد عارف مامۆستای زانکۆ
کە لە هەڵابجەوە لەگەڵ مامۆی زۆر سوپاس هەروەها مامۆستا سامان ڕەباتین دامی سەرکردایەتی کۆمەڵ سوپاسی جەنابەت دەکەین سوپاسیش بۆ دکتۆر محەممەد لەتیف بەرپرسی پەیوەندیەکانی دەزگای خێرخوازی بەخشین کە پێشتر لەگەڵ مام بوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان